ئازادی لەگەڵم بڵێن ئازادی دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە باوکم بە زۆر هاتووە و پێم دەڵێ دەبێ شوو بکەی بە ئەو کابرایە دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە بە باوکم بڵێ ئەو پیاوم ناوێ کەسێکی ترم لە دڵدایە بیستم کچێکی تری نەشمیلا کچە کوردێکی تری خنجیلە لە 85 چاوی هەڵێنا لە وڵاتێکە کە گشتی دیلە وتیان باوکە بڕیارێکی داوا داهاتوێکی ڕوونت لە چاوە ئاتان با بەرەو هەندەران شوێنە بە هەندەران ناسراوە بەنازی بچکۆلە وردیلا لە 95 لە لەندەن جێگیرە کەیف خۆشی لە ناو مەکتەبە ژیان دوور لە شێشە و مشکیلە نەیزانی لێرەدا کە کۆتایە لە ناو کللتوری من داوایە بڕیاردانی ژیانی کچە کوردێ لەدەست سەر گەورەکەی ماڵدایە دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە باوکم بە زۆر هاتووە و پێم دەڵێ دەبێ شوو بکەی بە ئەو کابرایە دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە بە باوکم بڵێ ئەو پیاوم ناوێ کەسێکی ترم لە دڵدایە تەمەن 16 ساڵ کە بە یاگا گوتیان پیاکی بە تەمەنە زۆر چاکە بەناز بە خوڕێک پڕگریانەوە بە زۆردانە دەستی بێگانەوە خۆی نەگر لە دوای 1-2 ساڵێ هاتەوە لە دەست شەڕ بەناو ماڵێ ژیانێ پڕ کێشە و مشکلە بەناز دە و تەمەنە بەس دەنا لە بڕ بۆ جیرۆدەی کوڕە کوردێ بەدەستی ڕێگری باوکی دەناڵێ بەناوی ڕەحمەت بۆی بۆ پردێ لە خۆی گەورەتر بوو چەند ساڵێ باوکو مامی بەناڕەزایی زۆریان کرد بە هەوڵی جوودایی هەڕەشەی کوشتنی بەناز و ڕەحمەت لێدانی بەناز بۆ بێهیوایی هەستم بەدانەنی چەند پلانەوە فڕانی ڕەحمەتی ئەو زمانەوە چوون بۆ گرتن و سەرگرتنی ڕەحمەت ڕایکرد لە دەستیانەوە خۆشەویستەکە بەناز کەوتە ترسەوە هەواڵی فڕانی بۆ پۆلیس بردەوە بێگە بەنازی دڵتەنگ و دامە و باوکی پلانی بۆ بەناز گرتەوە مەشروبی هێناوە 1-2 دەستە تاوەکو کچەکەی کرد بە مەستە بە زۆر مەشروبدان و هەوڵی کوشتنی بەناز بە برینداری خوێن لە جەستە ڕایکرد لە دەستی باوکی زۆرداری تاوەکو پۆلیس بگاتە ئاواری سەردانکردنی پۆلیس 5 کەڕەت پۆلیس گوتی خەڵەفاوی هیچ نازانی دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە باوکم بە زۆر هاتووە و پێم دەڵێ دەبێ شوو بکەی بە ئەو کابرایە دایە پەنام بۆت هێناوە دایە تخوا گوێم لێ بگرە دایە بە باوکم بڵێ ئەو پیاوم ناوێ کەسێکی ترم لە دڵدایە دوایە و هەموو ڕداوای کە ڕوویدا گەورەترین تاوان هات سەریەڵدا بەیانیانێکی زوو دایک و باوکی بەناز چۆڵکردنی ماڵ بەنازە خەودا ماموسێ خزمیاتنە ناو ماڵ بینیان بە خەوتووی کچێکی چاوکاڵ کاتێ باگا هات بینی وەزعەکە مامی بە حەبلێکە و گەیشتووە ناو ماڵ لەو کاتەیە بۆی دەرکەو کە دایک و باوکی دیار نەماوە بێویژدانانە پلانی کوشتنیان بەم زۆرە بۆ داناوە ئاخیر ساتی بێئەمەلبوونی لە ژیانە کە بۆی دەرکەو پیرۆزی و گەورەی دایک و باوکی لە ناخ و دڵەوە کوژراوە دوودانە کاژمێر لەو ژوورەدا کچێکی عاشقان نەشکەنجەدا دەزرێژی جەستەی لەلایەن مامی بەخەنکاندن بەنازە نەشکەنجەدا مەیتەکەیان زوو هەڵگرتەوە لە هەتی قەزەستەیان نشتەوە بیستنی مەرگی بەناز بۆ ڕەحمەتی ژیانی خۆی بردەوە پشتی 3 مەهان ji kuştinavê polîsan piştre eşkera kir ku termê benazê di nava canteyeke mezin da li baxçeyeke Birminghamê hatiye veşartin. Bav û mamê benazê bi zîndana heta hetayî hatine cezakir.